سڵاوتان لەبێت تۆم کاتان باش خۆشحاڵم لە یەکەم ئەڵلقەی پرۆگرامی هەنگاوی نوێم چاکسازی لەگەڵتان دەبم. هەنگاوی نوێم پرۆگرامێکی نوێی کوردستان 24 هەوڵێکی میدیایە لە ڕێگەی داتا و ژمارە و بەدواداچوونی ڕۆژنامەوانی و بنکۆڵکاری هەوڵ دەدات قسە لەسەر هەنگاوەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بۆ چاکسازی و ڕووبڕەبوونەوەی گەندەڵی. لە یەکەم ئەڵلقەی هەنگاوی نوێمیشدا هەوڵ دەدەین قسە لەسەر یەکێک لە سێکتەرە گرنگەکان بکەین، ئەویش سێکتەری کارەبایە. بەڵام لە دەستپێکدا ئاوکارانم ڕای کۆمەڵێک هاوڵاتیانیان لەسەر ڕەوشی ئێستای کارەبا وەرگرتووە با بێکەوە بینێت. لەم کابینەیەدا گرنگێکی زۆرتر و زیاتر بە سێکتەری کارەبا دراوە و پێویستیشە زیاتر گرنگی پێ بدرێت، چونکە یەکێکە لە شتە سەرەتایی و گرنگەکانی ژیان. ئێمە لە ماوەی ڕابردوو ئەگەر سێر بکەین لە چوارچێوەی هەموو ئەو کەم و کورتیانەی هەمان بۆ سێکتەری کارەباش بەشێک بۆلەوە دیارە بەش هۆکاری خۆی هەبوو، بەڵام لە ئێستاە ئەوەی جێگی دڵخۆشیە زیادکردنی ئەو بڕەکارەبایە بۆ خەڵکی هەرێمی کوردستان جێگەی دەستخۆشیە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە حکوومەتی هەرێمان کراوە لەم کابینە نوێدا، واتە بە شێوازێکی گشتی کۆمەڵی گۆڕانکاری کراوە لە چوارچێوەشدا سێکتەری کارەبای گردووەوە. ئەمەش بۆ خۆی جێگەی دەستخۆشیە. سپاس بۆخوا لەم ساڵدا کارەبا زۆر باشتر بۆ لە 4 ساڵانی ڕابردوودا و هیواداریشم هاوڵاتیانیش هەست بە بەرپرسیارەتی بکەن و حکومەت و هاوڵاتیش هەردووکیان بەرامبەر کەس بە بەرپرسیارەتی بکەن. بێژەی کارەبا کە کەم بوو خەڵک هەوە بوو، یعنی زۆر لەبەر خراپ بوو، بەڵام ئێستا هێواش بەرەو باشی دەڕوا و بەس ئەگەر پارەکە زۆر نەبی باشە، ینی ئەگەنا کارەبا ئێستا زۆر باشە لە خوای بەزادی، ئەگە مۆردێک نەمینێ زۆر باشتریش لە بۆ خەڵکەکە، ینی لۆ میلەتەکە ئێستا بەرەبەر باشبوون دەڕوا، مۆریدە خراپ بوو، ڕئیسی خراپ بوو، لە خوای بەزاد ئێستا باشە. ئەو ساڵ هەموو ساڵەکان پێم باشترە کارەبا و بەس دەبی خەرچش سەعادە بکاتن، هەر بەتەنیا حکوومەت هیچ پێ ناکرێەوە. کارەبا ئەو ساڵ باشترە و کارەبا ئەف ساڵە چووی گەلە باشتر دبینم، مەسەلەن وەک ئەمت ناوا بازاریشدا دەمژمێرێت توێت باشن و ماڵژیدا مرۆڤ کەنگی زاند کارەبا ئاما باشە هاوینێ وەکی شەف کارەب چتوان تشتان زانیا باشە گەلێ. ڕاستەکەم بەری خودنی ئەف ساڵا بەرامبەر ساڵی چووی دەبێ هاوینێدا کارەب گەلێک باش بوو. یعنی هیویدارن ئەف ساڵت بیت پێنگاوێت باشتر پاوێژن. بەنسبەتی کارەبا ئەو ساڵ لە ساڵەکانیت کە باشتر بوو، یعنی بەس بیدایەتی هاوینەکە هەندێک قوتوعات زۆر بوو، بەس پاش مانجی 6 و 7 و ئەوانە ئەسمان کرد کارەبایەکە باشتر بوو. ئەوەش دەگەڕێتەوە سەر هەولی حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی کارەبا کە هەولیاندایە کە کارەبای هەرێم چاکەرەوە. حکوومەت پلانێکی باشە بۆ بەرنانی کارەبا و لەم ساڵ بەڕێژی بەرساو کارەبا هەر بووە و کاتژمێرەکانی کارەبا دیاری کرا، کۆکو وەزارەتی کارەبا ئاماژەی پێکرد کە خشتەکەی دیاریکە کە چەند کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدرێت و پلانێکی باشە و بەس لەو ئاستی کە بەرەمی هێناوە دەبێ هاوڵاتیانیش لە ئاستی ئەوە دابن کە بتوانن چۆن بتوانن ئەو کارەبایە سوودی لێوە بینن. ئەو سار بەعام کارەبایەکەمان زۆر باش بوو، زۆر باش بوو. سوپاسی وەزارەتی کارەبا دەکەن، سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە لەو تەنگژەیە دەتوانێت کارەبا دابین کە بۆ هەموو هاوڵاتیە. ئێمەش پێویستە ئەو غورفانەی کە ئیستعمال ناکەین بەکار ناهێنین گلۆپەکانی بکوژین و سپیتەکانی بکوژین و هاوکار بین لەگەر وەزارەتی کارەبا. دووبارە سڵاو. بۆ قسەکردن لەسەر ڕەوشی ئێستای کارەبا لە هەرێمی کوردستان میوانداری بەڕێز ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبا دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵمە. بەخێر بێ. زۆر سوپاس کاکتۆرەکە. بەر لەوەی قسە لەسەر ڕەوشی ئێستای کارەبا بکەین، بێگومان پرسیار لەسەر ئەو سێکتەرە زۆرە لەسەر چاکسازەکانی حکوومەت بۆ سێکتەری کارەبا زۆرە، بەڵام هاوکاران ڕاپۆرتێکی بنکۆڵکاریان دروست کردووە با پێکەوە بینەریبین. با بەراورد بە وەرزەکانی پێشووی هاوین ڕێژەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا 21 کاتژمێری تێپەڕاند. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاوشانی سێکتەرەکانی دیکەی خزمەتگوزاری چاکسازی لە کارەباشدا ئەنجام دراوە کە پێشتر ئەم سێکتەرە کێشەی گەورەی هەبوو. بەردەوامی لە جێبەجێکردنی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی لە سەرەتای کابینەکەدا بەڵێنمان بە خەڵکی کوردستان داوە و ئێستاش بەردەوام دەبین لە جێبەجێکردنیان بە پێی توانایی خۆمان.
سەرڕای بەردەوامی قەیرانەکان بەڵام لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەنجامدانی پرۆژەکان لە سێکتەری کارەبا هاوشانی سێکتەرەکانی دیکە نەوەستاون. ژمارەکان پێمان دەڵێ 118 پرۆژە لەسەر لە 108 داهاتی کارەبا بۆ پارێزگای هەولێر بە گوژمەی 5.41 میلیارد دینار ئەنجام درراوە. 244 پرۆژە لەسەر لە 108 داهاتی کارەبا بە گوژمەی 7.86 میلیارد دینار بۆ پارێزگای سلێمانی ئەنجام درراوە. 44 پرۆژە لەسەر لە 108 داهاتی کارەبا بە گوژمەی 3.58 میلیارد دینار بۆ پارێزگای دهۆک ئەنجام درراوە. 7 پرۆژەش لەسەر لە 108 داهاتی کارەبا بۆ ئیدارەی گەربیان بە بودجەی 260 میلیۆن دینار ئەنجام دراون. هاتوومەتە کۆنتترۆلی کارەبای هەرێمی کوردستان دەمەوێت لە هۆکارەکانی زیادبوونی کارەبا بکۆڵینەوە. ئەم بەرپرسەی کۆنتترۆلی کارەبان نایشارێتەوە پاڵپشتی ئەنجومەنی وەزیران و چارەسەرکردنی کێشەی زۆرێک لە یەکەکان و وێزگەکان لەو هۆکارانن کە بوونەتە هۆی زیادبوونی بڕی پێدانی کارەبا. توانیمان بڕی 850 مێگاوات توانای بەرهەم زیادکەین کە ئەمە بە دڵنیایی کاریگەری هەبوو لەسەر زیادکردنی کاتەکانی بوونی کارەبا. لە خەیرانەکانی پێشووە وێزگەکان تەواو بوون بەڵام هێڵەکان تەواو نەبوون بۆ بەستنەوەی ئێمە چەندین وێزگەمان بەستەوە و چەندین وێزگەش هێشتا لە ژێرکاری جێبەجێکردنایە بۆ بەستنەوە کە ئەوەش بۆ ئایندە ئەبێتە هۆی چارەسەرکردنی گرفتی ئۆڤەرلۆد و ئەو گرفتە تەکنیکی کە لە تۆڕەکە هەیە. لە ماوەی ڕابردوودا توانای بەرهەمێنانی کارەبا زیاتر کراوە و وێزگەی 300 مێگاواتی هەڵمی خەبات دەستی بە بەرهەمێنانی کارەبا کرد. هەروەک لەم کابینەیە 413 پرۆژەی دابشکردنی کارەبا بە گوژمەی زیاتر لە 7 میلیارد دینار ئەنجام دراوە. ساڵانی پێشوو لە هاوینە لە 14 سعات تەجاوزی نەکردەوە بەڕاستی هەندێک ڕۆژە بۆ هاتووە لەسەر 8 ساعت و 7 ساعتیش ینی ئاسی بەرهمێنان زۆر کەم بووە لەگەڵ هاوینی پارە جیاوازێکی زۆرمان هەیەەوە ئێستا هاوڵاتیانیش خۆیان هەستی پێ دەکەن کە ئەو جیاوازیە هەیە نزیکەی 200 میلیۆن دلار تەرخان کرا بۆ ئەوەی ئەو یەکانی کە پێویستیان بەکاری چاکسازیە زۆر بەپەلە کارەکانیان بۆ بکرێ بۆی ئەوانەی کە ڕاوەستاون یا ئەوانی کاری چاکسازیان بۆ کرێ بەپەلە تەواو بکرێ و بچێن و ناوتۆڕی کارەبای هەرێم و ئێستا ئەو یەکانەی کە کاری چاکسازیان بۆ ئەکرێ ئەگەر بەگەڕانەوەیان و کارەکان تەواو بێ نزیکەی بێ لە 3800 مێگاواتەکە جارێکی تر 700 مێگاواتی تر دەخرێتەوە ناوتۆڕی کارەبای هەرێم کە ئێستا ئێمە چاوەڕین کارەکانم تەواو بێت و ئەو یەکانە یەکی لە دوای یەک بچنەوە ناوتۆڕی کارەبای هەرێم. بە پێی زانیاریەکانی بەرپرسانی کارەبای هەولێر نزیکەی 2350 سەرپێچی کارەبایان لێبڕاوە هەمویان بە بڕی 1 میلیارد و 200 میلیۆن دینار سزادراون کە پێشتر بە سێرپێچی کارەبایان ڕاکێشا بوو. ئەو سەرپێچیانە هۆکار بوون لەوەی کە کارەبایەکی زۆر بەفیڕۆ دەچێت نائەدالەتیەک بێگومان بەرپا دەکات لەوەی کە ئەو خەڵکی کە بە سەرپێچی کارەبا ڕاشکری کارەبا نادات هەڵمەتێکی چڕ و پڕ لەو کاتدا دەستی پێکرد و تاوەکو ئێستا توانرایە نزیکەی 1650 سەرپێچی کارەبایان لێ بڕێ بێگومان ئەوانە هەمیان سزادرانە نزیکەی 700 سەرپێچی کاری دیکە خۆیان سەردانی فەرمانەکانیان کردیە. لە هەرێمی کوردستاندا 1,640,458 هاوبەش بەکارهێنەری کارەبان. کاک کەمال دووبارە بەخێر بێ ئەمەوێت لە سەرەتا قسە لەسەر ژمارەی هاوبەشانی یان بەکاربەرانی کارەبا لە هەرێمی کوردستان بکەین وەک ئەوی داتایە کە ئێستا لە بەردەمماندا دەردەکەوێت سیرەکەین کە ژمارەی هاوبەشان لە هەرێمی کوردستان لە ئێستا 1,640,480 بەو شێوەدا بەش هاوبەشی ئێمەژی 5 پۆلن ماڵانە بازرگانیە پێشەسازیە کشتتوکالیە و میری ژمارەکان وابزانم دیارن ماڵان 1,388,700 بەێ ئەvە عەدەدێ ماڵە کانێ چەند مانێمە گوتی 5 جۆرن ئەvە ماڵانە هەر وسایدی تێ بازرگانیە 195,000 بازرگانینە 10,556 پێشەسازینە 23,208 کشتتوکالینە 22,503 میرینە ئەوانە تێکرای هاوبەشانی ئەمە تێکرای هاوبەشی کوردستانی کارەبا ئەگەر بە ڕێژەی سەدی سێری بکەین ژمارەی ماڵان یان ئەوانەی کە لە ماڵ بەکاردن وەک عەدەد مقارنتە هەمیە 84
بازرگانی 11 پوینت نه پیشسازی پوینت 6 پشتوکالی 1.4 میری 1.37 اوه وک عدد بس هکه سلاید اکی دی اکی دی دیار کرد وک رجا چند کارتینی چونکی بو نمونه هکه بحث پیشسازی بکن جماراوانا کمه بس او کارا با صرف کن گلک ئەگەر لەسەر ڕێژەی پارەودان و پارەوەرگرتن قسە بکەین ئەگەر سیرکەین بڕی 1 کیلۆوات لەسەر حکومت 88 دینار ڕادەوەستێت بله اوه وک برامینان چونکی ما آوه های ما هی بغازه ما هی دیزلی ما هی بنفط الرش اوه معدل و هر 4 نوعه 88 دینار السعر حکومت راوستی بۆ هاوڵاتیان کە دەفرۆشنە هاوڵاتیان چەندە یا هاولاتیش بازه دست بید کرد حتی 200 دینار تصاعدیه 450 تاولی بازه دینار 452 بیستانه ئەگەر بە معدلی سیریکەین 30 دینار 30 دینار بۆ ماڵا 30 دینار حکومت لە بەرامبەردا بۆ هەر 1 کیلۆوات 58 دینار ئەوە زەرەڕە حکومەتەیە یان دەعمە بۆ هاوڵاتی ئەگەر هاوکارانم بەشەکانی ترمان پیشان بدەن بۆ نمونە بازرگانی دیسان بە 88 دینار لەسەر 88 ئەوە وەک تەکلیفاوی لەسەر حکومەتێ بەس بۆ بازرگانی 130 دیناراتێتە فرۆتن یعنی وی پۆلی حکومەتێ 42 دینار فایدە تازان زەکات بەڵێ بچینە سەر بەشەکانی تر کشت و کاڵ بۆ کشت و کاڵ سیرەکەین وەکو هاوڵاتیان حسێبی بۆ کراوە 30 دینارە ئەمە چۆنە بله بۆ کشتتوکالی تاوان سیاسەتە حکومەتی ئەوە دەعما کەرتێ کشتتوکالی بکات 30 دینارە تقریبا ئەم شێن بێژن نێزیکی معدلێ ماڵانە و ئەوە تەساعدونینە چونکی ماڵ بازێ دەست پێکە هەتا 200 بەس کشتتوکالی سیهە مەقتوعە ثابتە والعێراقی ئەبە شێستانە جیاوازی ئێرە و لەگەڵ حکومەتی ناوەندی عێراق حکومەتە عێراقی بۆ کشتتوکالی بشێ دینارانە بەس دەفمە ئەپسیهانە وێرێداژی 88 وەخت ئەم سیارەتیان ینی 58 دینار بۆ هەر کیلوواتێ حکومت دعما جوتیاری بەڵێ ئەی بۆ پیشەسازی ئەوژی 88 دینار بۆ هەمی پۆلایە ثابتە و معدلێ 2019 بوو بە معدلەوێ 120 دینارە و 100 دینارە 120 بۆ کیشکەیە بۆ ئەو مشتەرکێت پۆش لۆ تێنشنان بژنێ کارە بێوەردگیریت ئەو 120تانە بەس هەکێ خاتێکی 132 کێشابی ئان 33 ئەوێ کارگەهەیە بخوا کێشابی 100 دینار سەبارەت بە میریش تەماشە دەکەین کە دیسانی 68 دینارەکە سابتە لە بەرامبەردا بڕی 150 دینار بۆ هەر کیلۆواتێکی ئەوە ژیاڤە بڕیە یعنی تەساعدینی 150 الفێرێژی حکومت وەک قازانجێک کەفتە دەستی و 62 دینار بۆ هەر کیلۆواتێکی ئەوەدا تەغتیا ئەوان پۆلێن و وەکی بژن یارمەتیاوان تێدەدان وەکی کشتتوکالە ماڵانە ئەبە با پۆلا هەندێک تعویز تێ باش ئەمەوێت لەسەر ڕەوشی ئێستای کارەبا زیاتر قسە بکەین بێگومان وەکو ئەوەی لە ڕای هاوڵاتیانیش بینیمان لە ئێستا هەستەکەی کە ڕێژەی کارەبا یان ڕێژەی دابشکردنی کارەبا ڕێژەکەی زیاد بوو نزیکەی 21 کاژمێر 20 کاژمێر بە 21 کاژمێر ئەو هۆکارانە چین کەوای کردووە ئێستا کارەبا زیاتر بێت یانیش پرسیارەکە بەو شێوە بکەم چاکسازەکانی حکومەت چەند کاریگەر بووە بۆ ئەوەی ڕەوشی کارەبا لە خراپەوە بەرەو باش بڕوات یان لە ڕێژەیەکەوە بۆ ڕێژەیەکی باشتر بووە بله سبارت طبعا بلان وزارت الپازده حافظتی حکومت کابینه نه دست کار بوی داخواش همی وزارت هاته کردن که پلان خود موای که سه هیوادا پیشکش کن که چوا چاره سریا کشا هر وزارت کشا خوا بکد همجور که وزارت کاربه و سه هیوادا ما پلان خود سرسه آسته که زیترین وقت خلال چند هیوادا بنمونه دو وحدة مال دربندي خانت راوستياي بون أفا 3 مليون و 500 هزار دولار قال 168 مليون دينار بو هاتنا تخصيص كرن والحمد لله ما هو هر دزفران و هر وصا چندين وحدات راوستياي بون اجبر مستثمرة داخوازا شايستوان هندك گیرو ببون 200 میلیون دلار انجمنی وزیران ترخان کردن بووا اف وحده جی زفرینه و اوجی برهمه کی دیتری هات ناف شبکه هر وصاب تنسيق الجل وزاره السامانه سروشتي بريكا دانا غاز ديسا سي متر سجار يعني قدم مكعب بجنه اوجی زیاده بون اوه تقریبا وحده کلویری جی زیاده بو دیسا خورماله هندک برهمی خوی غازه زیاده کرد و هر وصایاتی تری 14 7
کو جناب سروک حکومت بخوا بجدار بو محطه خبات 300 ميجاوات كهرباء او جهاتنا ناف شبكه دا اوه همي هوکار زۆر باش سەرەکی بوون وردە وردە قسە لەسەر چاکسازەکانی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان بکەین لە سێکتەری کارەبا بە تایبەت لە کۆمپانیایەکان بەڵام بە پێکەوە راپۆرتێکی بنکۆڵکاری لەسەر چاکسازەکانی وەزارەتی کارەبا بۆ کۆمپانیەکانی بەرهەمێنان ببینین و دواتر دێنەوە قسەی زیاتر بەسەر توانای حکوومەت یاریێمی کوردستان بۆ بەرهەمێنانی کارەبا 6737 مێگاواتە لە باشترین حاڵەتدا لە ساڵانی پێشووتر توانراوە 3400 مێگاوات کارەبا بەرهەم بهێنرێ بەڵام بەهۆی چاکسازیکردن لە کارەبادا ئەو بڕا لە ئێستادا گەشتۆتە بەرزترین حاڵەتی خۆی کە 3800 مێگاوات کارەبایە لە 16ی ئەم بڕا لەلایەن وێزگا حکوومیەکانەوە دابین دەکرێت لە 1970 بە پارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن کەرتی تایبەتەوە دابین دەکرێت. دەچمە وەزارەتی کارەبایی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە کۆبوونەوەی بەرپرسانی وەزارەتەکە هەیە لەگەڵ سێ سەرەکیترین کۆمپانیای بەرهەمهێنی کارەبا لە هەرێمی کوردستاندا. لێرە پاش گفتوگۆکردن بەوە ئاشنایان کردم کە ئەوان چی لە توانایاندایە بۆ زیادکردنی ڕێژی بەرهەم بیکەن. لەبارەی نرخی کڕینی کیلۆواتی کارەباشەوە ئەم کابینەیە چاکسازی گەورەی ئەنجام داوە بۆ نمونە نرخی کڕینی 1 کیلۆوات کاتژمێر بۆ کۆمباین سایکل لە کابینەکانی پێشتر بە 6.3 سنت بووە ئێستا بۆ 4.5 سنت کەم کراوەتەوە. گرنگترین ئەو دەستکەوتانەی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کراوە ئەوەیە کە بە دوواداچوون و چاکسازی و گۆڕانکاری لە گرێبەستی بەرهەمهێنانی کارەبا کراوە بەوەی کە پابندبوونی حکوومەت دابش دوو کراوە بەمەش کە گرنگترین بڕگەیە لە ناو گرێبەستەکە کە ئەم پابندبوونە کەم بکرێتەوە و پابندبوونی حکوومەت کەم بکرێتەوە لەسەری پێشترێ بە گوژمەیەک دانرا بوو کە 160 گرێبەستەکان بوو بەڵام ئێستا بوویتە 130 گرێبەستەکان کەواتە گوژمەیەکی زۆر دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت بۆ مەبەستی چەسپاندنی دادپەروەری لە نێوان هەموو کۆمپانیا بەرهەمهێنانەکانی کارەبا شێوازی گرێبەستکردن هەمووی بە دوواداچوونی بۆ کرایەوە و گۆڕانکاری تێدا کرا هەر هەموو گرێبەستەکان بە یەک شێواز بە یەک پابند بوون بە یەک گوژمە دانرا. هەروەک لە چوارچێوی بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان هەمواری گرێبەستەکانی وەبەرهێنانی کارەبا لە ڕووی پابندی و نرخی کیلۆوات و زۆری خەرەبەکان ئەنجام درراوە. حالیان ئێستا 250 مێگاواتە نێرینە شەبەکەی کوردستانەوە بەنسبەت گرێبەستی لەگەڵ حکوومەتی کوردستانە زۆر فلکسیبلیتی زۆرە یعنی هیچ کێشەیەکمان تا ئێستا نەبووە لەگەڵ وزارەتی کارەباوە و هەموو شتەکانیان یعنی بەڕاستی زۆر ئاسایی تدري يعني الكهرباء هو عصب الحياة دەزانن کارەبا واتە ڕێگی ژیان هەموو زیادبوونی کارەبا بە پێشکەوتنی زیاتری ژێرخانی ئابووری هەرێم دادەنرێت هەر بۆیە زیادبوونی بەرهەمهێنانی کارەبا بە مانای فراوانبوونی زیاتری شار و کەمبوونەوەی پچڕانی کارەبا دێت. هەرسێ کۆمپانیایی ماس و کار و قەیوان کە نوێنەریان لەم کۆبوونەوەیە ئامادەییان هەیە لەو پابندیەی لەسەر حکوومەت لە دیزاینی 125 مێگاواتی بۆ بەرهەمهاتن پێشتر لە 185 بووە دەبوو وەری بگرن ڕازی بوون کە بۆ لە 160 لەم کابینەیەدا کەمی بکەنەوە. لەو کاتانەی کە حکوومەت ناتوانێت بە پێی گرێبەستەکانی ئەمە دابینکردنی سوتەمەنی لە ئاسۆی حکوومەتە لەو کاتانەی کە حکوومەت ناتوانێت سوتەمەنی دابینکە ملزەمە بۆی بڕێک پارە وەکو قەرەبوو با بە مستەسمیر ئێمە لە بەشێکی زۆری ئەو حەقا دەستمان هەڵگرتووە لێ خۆشبوونمان بۆ کرد. لەم کابینەیەدا گۆڕینی جۆری سوتەمەنی لە دیزڵ بۆ نەوتی ڕەش پەیڕەو کرا بەبەش نرخی یەکەیەکی کارەبا لە 22 سنت بۆ 7.2 سنت کەم کراوەتەوە بە ڕێژەی لە 305 کەم بۆتەوە. سپاس بۆ کاروان ڕەحمانی هاوکارم. کاکەمال وەک ئەوەی کە لە راپۆرتە بنکۆڵکاریەکە بە دەردەکەوێت توانای حکوومەت بۆ بەرهەمهێنانی کارەبا 6737 مێگاواتە بەڵام لە بەرامبەردا 3400 مێگاوات بەرهەم دێنێت ئەو جیاوازی لە چیدایە؟ بەێ طبعا ئەم ڕقەمە وەک بەرهەمێنان 13 محەتاتا پێک دێت هەندێک شوانێت حکومینە هەندێک ژی یەککردێ تایبەتن 16 سەدەی وەکی هەوە دیارکری یا حکومیە ئەو ژی کیشکنیت حکومی 329 هیمایەت هەین
پنجاوێک مێگاواتی تاسروجا me هەی دوکان و دەربەندی خان مەیەت هەین هەر وسا محطەی خەبات ینی هەکە ئەvێ مقارنتە 6700 16 سەدەی دەرکەوی یدیژیە کەرتی تایبەتە کار و قەیوان و ماس و فۆکس ئەنرژی ئەوە باعادرێ ئەvە وەک بەس بەرهەمێنارەکە من ئەوە بوو لە نزیکەی 6400 مێگاوات توانای حکوومەتە بوو بەڵام لە بەرهەمبەردا 3400 بەرهەم دێنێ هەستەکەی جیاوازیەکی تێدایە نزیکەی نیوە بەنیوێ ئەو جیاوازیە نەتیجێ بچی ئەوە بەرهەم هەمی نایێت هەندێک شوان بابەتی سوتەمەنیە سوتەمەنیا پێتویل بەردەستێمە چونکی ئەم بەرهەمێنانانوکە ئەم بەرهەمتینن احتیمادامە سەرەکیل سەر غازێ ئەم غازێ بۆچی غاز چونکی هەر کیلوواتێکە غازێل سەرمە 6.2 سنت ئەتراوسیت بەس هەکە بێن نەفتا ڕەش 7.2 هەکە ئەم بێم دیزلی 22 سنت سیرەکەین وێڕای ئەو قەیرانەی کە ڕوبەڕووی جیهان بە شێوەیەکی گشتی و ڕوبەڕووی هەرێمی کوردستانش بۆتەوە سیرەکەی ڕێژەی کارەبا ئێستا زیاتر بووە بۆ نمونە ئێستا ینی ئەجێندای حکوومەتی هەرێم و کابینەی نوێمە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا لە چدایە وای کردووە کە ڕێژەکە زیاتر بێت بەێ ئەنی هەکەم ئەوی ڕقەمی شیکن ینی پار هەیوا هەشت مە چاردە هەتا 15 ساعتا کارەب هەبوو ئەف ساڵە 20 هەتا 21 ساعتا مە کارەبا ڕای قەیرانێکی زۆری سەرڕای و قەیرانەکە ئابووری دوو ینی ئەف پەتا کورونات و تەسیر دەوامە خەلکێکی کری هەمی عەتڵە و ئەڤەنە زۆر بەیاوان داهاتێکێن بووی بەس ئەڤە هەندێتێت ئەو پشتەوانیا جەنابی سەرۆکی حکوومەتێ الوەزارەتە کارە بێت کرد و موافقە ئەنجومەنی وزان سەر پلانێت مە ئەڤە و مە ئەشیای الحەمدولله وەزعی کارە بێ بەرف باشی بن و جهێ سەرفەرازیە یا مەهەمیانە وەک ئەنجومەنی وەزیران و هەروسای خەڵکی زۆر باشە ئەمەوێت قسە لەسەر چاکسازیەکانی وەزارەتی کارەبا بۆ کۆمپانیەکانی بەرهەمهێنانی کارەبا بکەین پێشتر بۆ نمونە 85% ئیلتیزاماتی سەر حکوومەت بوو لە دیزانی 125 ئێستا بۆ تەشست ئەمە چی دەگەڕێنێتەوە بۆ ئەvە تاان ینی وەختیان بێژن 85 تقریبا 100 مێگاوات کەوید بەس وەختیان بێژن 6 ینی دەبیتە 665 مێگاوات ئەvە لێرێ وەختێ وحدە شۆل نەکات ینی حساب کە 15 شوێ تاقێ وەک پارەمە بۆ حکوومەتی زەڤ زۆر باش لەسەر نرخی 1 مێگاواتیش ئەگەر هاوکارانم ئامادە بن بۆ نمونە لە پێشتر 6.3 نرخی کیلوواتێک بوو لەسەر ینی هەکەم ئەvێ 6.3دا ساڵناهیتر کێ هەکە ئەvە بوو کیلوواتە بەس ئەمکەنە مێگاوات ینی مێگاوات سعاتاوێ کومباین سایکل 63 دلار بۆ مایکریە 45 دلار ینی هەر سعاتێ بۆ هەر مێگاواتێ کومباین سایکل 18 دلار بۆ حکوومەتی زەڤران بەڵێ ئەوەی سێمیش ئەگەر بیبینین قەرەبووی کیلووات لەسەر کاژمێر پێشتر 3.2 بووە ئێستا بۆتە 1.6 بەێ ئەvە هەکە وحدێ شۆل نەکردبە بەرینکە مێگاواتی 32 دلار سەرمە بوو بەس vê kabînêda piştî ku me wekî bijin ev girêbeste hemî me rêkê xistîn bigavê 16 yanî nîva qîmetê ser me ئەمە چی گەڕاندەوە بۆ بۆ هەر مێگاواتێکێ 32 دلار مایکینە 16 ینی هەر مێگاواتێکی وحدە وەختێ شول نەکرد 16 دلار بۆ ژمارەیەک لە بەردەستە بۆی چەند پارە دەگەڕێتەوە یان گەڕاوەتەوە خەزیێنی حکوومەت ئەvە با داتایەت ئەvێ ینی نابەرە 240 هەتا 250 میلیۆن دلار ساڵانە بۆ مەدەزە زۆر باشە کاکەمان لەسەر ئیلتیزاماتی سەر حکوومەت لە دیزایانی 29 پێشتر 80% بووە ئێستا لە کابینەوە بۆ 60% ئەمە پرسیارەکە سەرەتالەوە بکەم چ جیاوازێک لە نێوان ئەمەیان و 125 لە 125 بوو لەمیان 80 ئەvە ئێکی دیزیلی شولکە دوو ئەvە وحدت بچووکن ینی قازانجا ئەvێ کۆمپانیە وسانینە لەومە هەشتێ بشێست ئەvە جیاوازیاوی فەقیەتی 85 مایەتی نەشێست زۆر باشە نرخی کردنی 1 کیلووات بیبینین لە ئێستا یان پێشتر با بڵێن 3 سنت بووە بۆ کاژمێرەك 30 دلار بەێ بۆ هەر مێگاواتێکی 30 دلار بوو مایکریە 28 ینی وەختێ وحدێتوان شۆلکەن مێگاوات بدەنە شەبەکێ بەرینی کە 30 دلار بوو مێگاوات سعاتێدا بگاوێ بۆە 28 سەبارەت بە قەرەبووەکەش ئەگەر سێریم گرافیکە بکەین بڵێ قەرەبۆیاوێ بەرینی کە ینی هەکە شۆل نەکردبا بۆ هەر مێگاواتێ شۆژی نەکردبا بێ 30 دلار دابوونێ بگاوێ مایکریە 14 دلار زۆر باشە هەر لەسەر 29 مێگاواتیەکە سیرەکەین گۆڕینی جۆری سوتەمەنیە لە دیزلەوە
بۆتە نەوتی ڕەش بله طبعا هذا دەستپێکی وەک مححتا دیزاین کردە سەر دیزلی شۆل کرد دیزلی کیلووات سەر ما حکوومەتی 22 سنت ڕاوەستیت الفيري ما اف جوريس وثمانية ما بدل كيريكو كتا اتش اف او ديبيتا 1.2 يعني تقريبا سي بس الفيري لازم كومبانيا ما يسر مرجع دانا مراعاة وكي بيجن شروط جينجه يجيب كات يعني چونكي اف محطات دان باجي ريدا فيت يعني كارتيك ناوي الدورو بريتو نبي وشركه كايطالي اف ديزاينر جي يد بو تشيكرين يعني كو هيش کارتێکردنێن دەوروبەرت لەم گرافیکانی کە ئێستا بینیمان ئەوەی پێشتر کە باسی سێ کۆمپانیای تری تێداکرا ئەمە کۆمپانیایەکان جیاوازن لەمەیان حکومەت قازان زەکات طبعا ئەvە یتمەنە ئەسڵەن یتمەنە مە ئیجارێت داینە وەکی بژن باشتری کات بەستمەوێت چەند لە بڕی پارە دەگەرێتەوە خەزێنی حکومەت بەێ ئەvە هەر سێ مەشروع چونکی 29 ناوێوان بخۆ 29 مێگاواتیە هەر سێ 87 مێگاوات یعنی اف هر سي مشروع هندي اك وحده ماس انكار ان قيوان ماكت لو ما كم صح كان ارقام توانجي عندك جوازي تدعين بس افيجي يعني سالانا نكيم ترش 5 مليون دولار بحكمه زور باشا مت لا كوتا بشكان دقس لسر روبروبونوي حكومه وزارتي كهرباء بكين بو زيدروي بيغمان سيركين و پێشتریش لە میدیاکان زۆر قسە لەسەر کرا بە دوواداچنی زۆرمان کرد لەوەی کە خەڵکانێک بە زێدەڕۆیی کارەبەیان بەکارهێنا ئەوەندە ئێمە لە میدیاکان بینیمان هەوڵێکی زۆرتان خرج کرد بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو خراپ بەکارهێنان و یان زێدەڕۆی سەر خەڵکانێک کە زێدەڕۆی سەر کارەبای کردووە بگەڕێنێتەوە دۆخی جارانی با پێکەوە لە سەرەتادا ئەم راپۆرتە بینین و دواتر قسە لەسەر ئەو بەشێژەکە. بە پێی ستانداردی جیهانی ڕێگە پێدراوە تەنیا بڕی لە 108 بۆ 12 لە بڕی کارەبای بەرەمات و بە فیرۆ بڕوات بەڵام ئایا لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان بڕی بە فیڕۆچوو بریتی بۆ لە چەند ژمارەکە پێمان دەڵێ لە 144 کارەبای بەرەمات و لە هەرێمی کوردستاندا بە فیرۆ چووە بەڵام هەر لە چوارچێوی چاکسازیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی کار بۆەوە کراوە ئەم بە فیرۆدانە کەم بکرێتەوە تا دەگاتەوە ڕێژەی ستاندارد. هاتوومەتە یەکێک لە کارگەکانی ئامادەکاری پێوەری زیرەکی کارەبا بۆ ماڵان تام ساتە بەستنی پێوەرەکە کاریگەری گەورەی هەبووە لە بە فێڕۆنەدانی کارەبا بەڕێوەبەری دیوانی وەزارەتی کارەبا کە لە هەمان کاتدا بەرپرسی یەکەمیان پێوەرەیە وا دەڵێت ئەم پیوەرانە دەبەستن لەسەر ئامۆدەکان دەستکاری زۆر ئەستەمە دەستکاری نەتوانێت سەر بکەن و زێدەڕەویش نەتوانن بکەن و هەر زێدەڕەویەکیش ببیتەوە ئەتوانی لە داتا سنتەر تهدیدی بکەینەوە واتە مەبەستم لە گەڕەکێک ئەگەر محەویلەکی دابشکردن چل هەوبەش بوو نمونە لەسەری بیتن ئەگەر یەک هەوبەش لە زمانی ئەم پیوەرانە بتوانێتن دەستکاری بکەتن لەوێرە پێمانە دەتن کە دەستکاری کراوە واتە نەتوانن چ دەستکاری بکەێت لەم سیستەم. تابەرواری 23/2020 ئەو پێوەرە زیرەکانی بۆ ماڵان بەستراون ژمارەکان پێمان دەڵێن کە بەم جۆرەیە لە پارێزگای هەولێردا 6353 پێوەری زیرەک بەستراوە بۆ ماڵان لە سلێمانیدا ژمارەکە لە 89,000 زیاترەکە دەڵێت 89.337 لە پارێزگای دهۆکدا 56,515 پێوەری زیرەک بەستراوە لە ئیداری گەرمیان 21,505 پێوەری زیرەک بەستراون کۆی گشتی ژمارەی پێوەری زیرەکە بۆ ماڵان بەستراون بریتە لە 263,637 پێوەری زیرەک. لە پێشەوەی ئەم پێوەرەدا بنرێ چەندین دەستدرێژی بۆ سەر تۆڕی کارەبا هەبووە لە ئێستادا دوای دانانی پێوەرەکە بە شێوەیەکی سنتەری کۆنتترۆلی سەرهێڵی کارەبا بەگشتی دەکرێت. لێرە ئەلارمی هەیە یەکسەر ئەمە ڕبتە بە داتاسێنتەرەوە بە سنت مرکزیەوە لەوێەوە یەکسەر کەشفە بێت کە ئەم ماڵە ئەم پێوەرە دەستکاری کراوەیان دزی کراوەیان بە هەر شێوێک لێرە شەشقادی کارەبای ئەو وڵاتانە سەرفەکەین بۆ لەبەرەوەی کۆنتترۆل نەبووە لەسەر سەرفکردن من تەشبیهەکەم بە تانچیەکی ئاو چەند کوونێکی تایە ئەگەر ئەو کوونانە بگریت تانچیەکە پڕەبێت کەواتە نزیکە بیتەوە لە 24 کات ژمێر کارەبا ئێمە تا ئێستا کە ئیشمان کردووە لەسەر تەولید هەرویستیوانە تانچیەکە پڕکەین بەڵام لەمەوە بەم مەشروعە ئەمانەوێت ئەو کوونانە بگرین و کۆنتترۆلی لۆت بکەین
تیمەکانی بەستنی پێوەری زیرەک بەردەوام من بۆ ئەوەی ئەم پێوەرانە لەسەر ستونی گەڕەکەکان جێگیر بکەن تا کارەبا بوو هەمووان وەک یەک ماڵەکان ڕووناک بکاتەوە بە زۆرترین کاژمێر لە شەو ڕۆژێکدا. داهاتی فرۆشتنی وزە بۆ ساڵی 2010 تەنیا 289 میلیارد دینار بووە، بەڵام دوای ئەنجامدانی چاکسازی بۆ ساڵی 2019 بڕەکە لە 197 زیادی کردووە، داهات بەرز بۆتەوە بۆ 569 میلیارد دینار. سپاس بۆ هاوکارانم. کاکەمە لە دوا بەشی پرۆگرامەکەدا ئەمەوێت بچین قسە لەسەر زێدەڕۆیەکانی کارەبا و بنبڕکردنی بکەین و بێگومان یەکێکیش لە هۆکارەکان بەستنی پێوەری زیرەکە. پێوەری زیرەک لە هەرێمی کوردستان کەی دەگاتە دوا قۆناغی خۆ؟ بله طبعا پروژه پیوەری زیرەک 2017 گرێبەستاوی هات بووکردن، بەس هەتا وەک کابینا نەهەیە دەست بکار نەبووی ڕاستی کارتێدا نەهات بووکردن. هەیوانە مەنابەرە 75 هەتا 100,000 پیڤەرە دانان هەتا هەیوا دوژی ji ber vê peta korona hindek gîro bû bes nike jî 263,000 pîveriye hatine danan û em omêdin xilalê salekê yan hindek kêmtir heta de heyva em evî projeyê dîmayî. زۆر باشە لەسەر ئەجێندای حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەوێ قسە بکەین لەسەر کەرتی تایبەت بەنیان بەستنی کارەبا بە پێدانی کارەبا بە کەرتی تایبەت. ئەمە پێم وایە پرۆژەیەکی لەو بابەتتان لەبەردەست. بەێ طبعا کەرتی تایبەت دنیا هەمی ینی هەکەم سەحکەنە دەوروبەرێت خوا بە تورکیا بە ئیرانە بە ینی ئۆروپایە ئەمریکا هەمی کەرتی تایبەت ینی بلا خەلکی کێمەش ڤیناوی نەترسیت ئێک حکومەت سەرپەرشتیاوی پرۆژەی هەر یاد کرد دوو سەعر وەکی خوانە ینی چ گۆڕانکاری تێدانایەتەکردن بەس پار 2094 سادەی کارەباگەر لەسەر ئەو چارتۆڵە ببین لەسەر ئەو گرافیکە 44 سادەی کارەب یا هاتیە بەرزەکردن ئەڤەل هەمیستان دەرێت عالەمی نابینە 8 تا 12 یا قەبیلە لەو 8 تا 12 مەقبولە لە مەقبولە ئەو تەکنیکە لەسەر بزربوونی کارەبا بە فێرۆسونی کارەبا. بەێ بەس ئەوەتی چەندە 44 سادەی یعنی یەکەم سەحکەنێ 44 12 جێ بە 32 سادەی یا بەرزە بووی ئەڤەژی هەندێک ئەگەر وەک ڕێنمایت حکومەتێ بخوا بوون مثلا کابراایکی بینایەتێکیان پێکاتەیە کاچێکری وەکی بژم سەرپێکی تعلیماتت مە ڕێنەت دامە ئەم پیڤەری گیرێدا ئێکیش ئەو بریارێت کو هاتنێدان vê کابینێدا وەزارەتە کارەبێلگەل وەزارەتە داد و شارەوانی و کشت و کال ئەvە ڕێک هاتە دانان و ئەvە بدانن لەوما ئەم شێن بێژن ڕێژەیەکیش vê زڤڕی بە هەروسا دانانە پیڤەری زیرەک پشتی و کەفتێت کاریدا خەلکێکی دیسا ئەvەژی چونکی زان هەمیت پیڤەری ڕاتێن جارێکا دیترەوەیکی بژن ئابوووریە کاتی تێدا هاتەکردن و هەروسا پان پشتیا کارگەریên parێزgeha her çar parێzgeha germiyan û Silêmaniye hevlêr û dihok bo tîmêt me hemlatê başê tê nekirin yanî ez şên bêjim va heft heyvada zêyetiş 5,000 serpêçiyê hatîne rakirin ama tinê li hevlêr nabera 2600 ta 700 ev jî egerekî dîtirê bûye ku ev dem ji mêrê hebûna kare bi ziyatir lêbin çunkî wekî bêjin ev diziye yan سەرپێچیە یان زێدەڕەویال سەرێت تۆرێک کێمتر لێ هاات ئەvە ژی ئێکی شوان ئەگەر زۆر باشە سەبارەت بە کەرتی تایبەت کەرتێ تایبەت تاان بەڵافکردنا کارەبێ یان دابشکی ناوێت بژنێ دیستریبیوشن ئەvê سەکتەری ئەم دەدەنە کەرتێ تایبەت بەس ئیداراوێ هەمی سەر وەزارەتە کارەبێ بە هەفتش سادێش کادرێ مە ئەگەر لە گرافیکەکە هاوکارانم هاوکارم بن هەفتا لە سەدەی کارمەندێت مە ئەبێت و بوو نمونەهەکەم بێژن هەولێر محتاجی 2000 موازفانە 1400 شوان دێت وەزارەتەمە بن ڕاتبێت وان ئەو دێدەن تنێ ئەم وەکی بژن ئیعارە ئەم دێدەن ئەvê خزمەتەوان دێتە حسابێ هەروەسا ئێکیش مەرجاژی مەل سەر ئەوان فەرزکردین هەر موازفێکی مە موچەویت بن 500 دابیت لازم کەتە 500 یعنی چونکی مەگەلێک موازفە ڕێژەی هەفتا لە سەدی کارمەندەکانی وەزارەتی کارەبا سەر کەرتی تایبەت لە ڕووی موچەوە نەک لە ڕووی هیچکردنی ئیداری کاگراگەست موازفێ مەیە تەقاعد و ئەvە تشتێت توی هەمی یلدەفمە علاوە تەرفیعی توی یلدەفمە موچێ خۆ مانگانە وەرگیت و موچێوی ئەوێش 500 کێمترژی بدێ 500 دەنێ ئیدەن ئەڤەل vێرێ هەمیت قازانجا وکی بژین فەرمانبەریدایە هەروەسا
بارسفیکێکە بۆ حکومەتێژی و دعما کردێ تایبەت کەی ئەمە ئەچێتە واری جێبەجێ کەی ئەس تەوەقعات کەم و دومایە هەیوا 11 دەستپێکە هەیوا 12 ئەمە دوا پرسیارت لێ بکەم بە شێوەیەکی گشتی ئێستا کارەبا لە 20 بۆ 21 کاژمێر دەدرێت بە هاوڵاتیان کەی ئەم مەتەڵا وەڵام وەردەگرێت کەی دەبێتە 24 کاژمێر والله هەمی حولتمە ئەون و ئەم بەرە 24 ساعتی بچن و ئێکیش مەگوتی سەبەبێت و تە پرسیارای کرد بۆچی 6700 3400 200 مليون دلار حکومەتە هەرێمی بووە مستثمرات صرفکردن یعنی ئەم تەوقعاتکەن خلال دو هەیڤەکێ دیترێدا دورێت 700 مێگاواتی دیترێژی دێنە ناو شەبەکێ ئەvە بخوا هەکە هاوڵاتی مەژی هاریکار بیل گەلمە يعني همان افتشتت كون نكافي قابت شولي دا والقلب في ميجاواتات بيت بيجي عشان بيجي مزفصان يجي مفروضها ساعات يدخل كي هاي وكي فيبل بس الفيري لازم هاولات يجي هاريكاري بلانين وزارته ودعم حكمته بيت دا امشين اوا ساعات رابقن برباشتي اندازيار كمال محمد وزيري كهرباء لحكومه هرمي كردستان زور سپاس زۆر سپاس کاگراگەز دەست خۆش بەڵێ ئازیزان خۆشەویستان هیچمان نەما جگەلەوەی کە بیرتان بخینەوە ئەگەر پێدانی 24 کاژمێری مەتەڵ بێت ئەوە بەشێکی وەڵامی ئەو مەتەڵە لە ئەستۆی ئێمەی هاوڵاتیانیشە بێگومان ئەرچی حکومەتە لەوەی کە جوهدی زیاتر خرج بکات بۆ ئەوەی چاکسازی لەو کەرتە بکات و بتوانێت هەنگاوی باشتر بنێت بۆ ئەوەی کێشەی کارەبا لە وڵاتە چارەسەر بێت بەڵام ئەوەشمان بیر نەچێت ئەرچی ئێمەی هاوڵاتیانیشە کە دەست بە کارەبا بگرین بیرمان نەچێت بژانەوەی یەک گڵۆپێکی زیاد لە ماڵێک یان لە ماڵی خۆمان ئەوە ماڵێکی دراوسێمان لە تارێکی ڕزگار دەکەین دوای دەرەنجامەکانی یەکەم ئەڵلقەی پرۆگرامی هەنگاوی نوێم ئێمەش دێنە کۆتایی ئەم پرۆگرامە تا دیدار سلاتان ڕۆژ خزمەتگوزاریەکانی سێکتەری کارەبا لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی کارەبا وێزگەکانی 125 مێگاوات ماس کار قەیوان کەمکردنەوەی پابندبووەکان لەسەر حکوومەت بۆ بەرەم هاتن لە 85ەوە بۆ 60 کەمکردنەوەی نرخی کڕینی مێگاوات کاتژمێر لە کۆمباین سایکل لە 63 دلارەوە بۆ 45 دلار کەمکردنەوەی قەرەبووی مێگاوات کاتژمێر لە 32 دلارەوە بۆ 16 دلار وێزگەکانی 29 مێگاوات هەولێر سلێمانی دهۆک کەمکردنەوەی پابندبووەکان لەسەر حکوومەت بۆ بەرەم هاتن لە 80 بۆ 60 کەمکردنەوەی نرخی کڕینی مێگاوات کاتژمێر لە 30 دلارەوە بۆ 28 دلار کەمکردنەوەی قەرەبووی مێگاوات کاتژمێر لە 30 دلارەوە بۆ 14 دلار گۆڕینی جۆری سوتەمەنی لە دیزل بۆ نەوتی ڕەش بەمەش نرخیەکەیەکی کارەبا لە 22 سنت بۆ 7.2 کەم دەبێتەوە واتە نرخیەکەیەکی کارەبا لەسەر حکوومەت بە ڕێژەی 305 کەم بووەتەوە کارەکانی وەزارەتی کارەبا بۆ ڕوبەڕووبنەوەی زێدەڕۆیی دەستکردن بە بڕینی ڕاکێشانی کارەبای زێدەڕۆ لەلایەن هاوڵاتیانەوە دانانی پێوەری زیرە کە تا ئێستا نزیکەی 264,000 پێوەری زیرەک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دانراوە و پرۆسەکەش بەردەوامە. چەند پرۆژەیەکی گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کەرتی کارەبا چاکردنەوەی دوو یەکەی بەرەمهێنانی کارەبا لە وێزگەی کەهڕۆاوی دەربەندی خان با بڕی 168 میلیۆن دینار دابینکردنی 3,500,000 دلار کڕینی ڕەنەری یەکەی ژمارە 3 لە وێزگەی دەربەندی خان دابینکردنی بودجەی پێویست بۆ ڕاکێشانی 132 کەیڤی بە بڕی 875,000 دلار لە گەرمیان کڕینی وێزگەی موبایل گەڕۆکی کارەبا بە قەبارەی 25 MVA بە بڕی ملیارێک و 200 میلیۆن دینار ڕازیبوون لەسەر دابینکردنی بودجەی پێویست بۆ کڕینی 3 وێزگەی موبایل گەڕۆکی کارەبا بە قەبارەی 25 MVA بە بڕی 4 میلیۆن دلار لە سلەیمانی دامەزرانی 4 وێزگەی کەهڕواوی 50 مێگاوات بۆ گەرمیان 50 مێگاوات بۆ ڕاپەڕین 100 مێگاوات بۆ سۆران 100 مێگاوات بۆ زاخۆ کڕینی گۆڕەری MVA 16 بۆ وێزگەی کارەبا لە چۆمان بە بڕی 328 میلیۆن دینار دابینکردنی 105 میلیۆن دینار بۆ چاکردنەوەی وێزگەی کارەبا لە کۆیا وەرگرتنی ڕەزامەندی لەسەر دروستکردنی سنتەری کۆنتڕۆڵی نیشتیمانی بە بڕی 42 میلیۆن دلار واژۆکردنی سێ گرێبەستی کارەبا بۆ گۆڕینی گازوایل بۆ نەوتی ڕەش واتە کەمکردنەوەی خەرجی گازوایل 22 سنت بۆ نەوتی ڕەش 7 سنت بەمەش 12 میلیۆن دلار خەرجی کەم بووە بەگەڕخستنی وێزگەی 300 مێگاوات لە وێزگەی خەبات بە بڕی 563 میلیۆن دلار
ڕازیبوون لەسەر دامەزرانی سێ وێزگەی بەرهەمهێنانی کارەبا بە وزەی خۆر بە قەباری 75 مێگاوات لە هەولێر و سلێمانی و دووهۆک. واژۆکردنی گرێبەست بۆ بەرهەمهێنانی 1500 مێگاوات کە پشت ببەسترێت بە گازی یاوەر، غازل مەساحب، ئەی پیجی و نەوتی ڕەش و وزەی خۆر.